بسم الله الرحمن الرحیم. درود و سلام بۆ سەر گیانی پاشی پێشەوای مرۆڤایەتی محەممەد. سەلام و میهرەبانی و ڕەحمەتی خوا لەسەر ئێوەی ئازیز و خۆشەویست بێت، بینەران و بیسەرانی ئازیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام. سوپاس بۆ خوای پەروەردگار کە دەرفەتی داین تەمەنی درێژکردین جارێکی تر لە بەرنامەی بەفەڕ لە ڕۆژی پیرۆزی جومعە تەهینیدا بە ئێوەی خۆشەویست و ئازیز بگەینەوە. خوای گەورە لە قورئانە پیرۆزەکەیدا دەفەرمێت: يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون فإذا قضيت الصلاة فانتشروا في الأرض وابتغوا من فضل الله واذكروا الله كثيرا لعلكم تفلحون وإذا رأوا تجارة أو لهوا انفضوا إليها وتركوك قائما قل ما عند الله خير من اللهو ومن التجارة والله خير الرازقين. هەروەها دەربارەی ڕۆژی جومعە پێغەمبەرمان محەممەد درودی خوای لەسەر بێ دەفەرمێ: خير يوم طلعت عليه الشمس يوم الجمعة فيه خلق آدم وفيه أدخل الجنة وفيه أخرج منها ولا تقوم الساعة إلا في يوم الجمعة. ئازیزان و خۆشەویستان، ئەمڕۆ یان بابەتی ئەمڕۆی بەرنامەی بەفەڕ باسکردنە لە پاداشتی زۆڕۆشتن بۆ نوێژی هەینی. میوانی ئازیز و خۆشەویستمان زانای ئاینی بەڕێز مامۆستا عوسمان ئەحمەدە. مامۆستا گیان زۆر بەخێر بێ و سوپاسی ئامادەبوونت دەکەین. سلامت دنیا خۆ عاقبەت خێر بنی ان شاء الله. زۆر سوپاس مامۆستا گیان. دیارە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا زۆر باسی مزگەوت کراوە و باسی گرنگی مزگەوت کراوە و پەیوەستبوون بە مزگەوت کراوە و مزگەوت ئەو شوێنەیە کە شوێنی عیبادەت و تاعەت و تەقوایە. هەندێک کاتی تێدا هەیە ئەگەر لە دوای نوێژی بنمونە لە مزگەوتدا بمێنی و لە شوێنەکەی خۆ دوعا بکەی هەتاوەکو ڕۆژ هەڵدەیوەکو پێغەمبەر صلی الله علیه و سەلەم دەفەرمێ دوعا بکەی ئەوە کۆیە حەج و عومرەیەکی تەواوت کردبێ. دەلال لەوەیە کە لە زۆر شوێن باسی مزگەوت کراوە، پیرۆزی مزگەوت کراوە. ئێمە ئەمڕۆ دەمانەوێت بە تایبەت باسی پاداشتی زۆڕۆشتن بۆ نوێژی هەینی بکەن کە زۆڕۆشتن بۆ نوێژی هەینی واتە زۆڕۆشتن بۆ مزگەوت لە ڕۆژی هەینیدا. سەرەتا مامۆستا دەمەوێت بەڕێزت بە شێوەیەکی گشتی باسی ڕۆژی هەینی بکەی، دوجار دەچینە سەر تەورەکەمان و لەسەر ئەم بابەتە قسەکانمان یان گفتوگویەکەمان سەر دەکەینەوە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم اجعل خير أعمالنا خواتمها وخير أعمالنا أواخرها وخير أيامنا يوم نلقاك يا رب العالمين. آمين يا رب العالمين. بل وجنابة آماجت في أكيد أول قرآن في روزا نائبة تايبتي روجي جمعها توا كخواي پروردگار بانگ لإيمان داران كات ككاتي بانگ بو كاتي جمعهات دزل همو أو إشو كاران هلقرن كبيوي خريكن سري أويا كدسكن بإشو كارك كإيتر لهمو دنيا ببرن خەریکی بەندایەتی بن لەگەڵ خوای پەروەردگارە. ئەوە ئاەتەکە باسیەکات و بە هەمان شێوەش ئەو حەدیثەی کە جەنابەت خوێندتەوە جومعە سەیید الئەیامە. لە حەدیثی پێغەمبەر هاتۆ صلی الله عليه وسلم کە ڕۆژی جومعە گەورەترە لە جەژنی ڕەمەزان و جەژنی قوربانیش و باشترین ڕۆژێکە کە خۆری تیا هەڵهاتووە جگە لە ڕۆژی عەرەفە. بەس عەرەفە گەورەترە لە جومعە، ئینای هیچ ڕۆژێکی تر نییە گەورەتر بێ لە جومعە. و ڕۆژی جومعەش دیارە لە ناو هەفتەکەیە تایبەتمەندیکی تایبەتی تایە، ئەو عیبادەتە گەورەی تایە کە لەوانەیە نەک لەوانەیە بەڵکو لە کاتەکانی ترا نییە، لە ڕۆژەکانی ترا نییە، لە وەختەکانی ترا نییە. بەو شێوەیە
ڕۆژی جومعە ئەوەندە خێر و فەضل و گەورەی هەیە کە خوای گەورە داوێتی بە ئومەتانی پێشوو، بەڵام ئومەتانی پێشوو شایستەی ئەوە نەبوون. خوای پەروەردگار ئەو حورمەت و ڕێزەی لێ سندوونەتەوە. داوێتی بە یەهود جێبەجێ نەکردووە، داوێتی بە نەسارا ئەهلی کیتاب شوێنکەوتوانی عیسا، ئەوانیش وەک پێویست نەهاتون بەدەم ئیشەکەوە. بۆیە خوای پەروەردگار لەوانی سندۆتۆ ئەم ئومەتە شایستەی ئەوە بووە ئەم حورمەت و ڕێزەیشی لێ بگیرێ لەگەڵ باقی حورمەت و ڕێزەکانی تر تەسلیم بەم ئومەتە کراوە. و دیارە ڕۆژی جومعە فەضائیل و گەورەی زۆر زۆری تایە. وەک ئەوە بۆ عەرزم کردی کە لە حەدیثەکە باسیەکە ئادەم لەو ڕۆژەیە لە بەهەشت دابەزیوە و دەرکراوە لە ئاسمان و لە بەهەشت و هاتۆتە سەرزەوی، و ئادەم لەو ڕۆژەیە ڕۆح کراوە بەبەریە، لەو ڕۆژەیە وەفاتی کردووە، و هەروەها قیامەتیش هەر لەو ڕۆژەیە هەڵدەستێت. حتى لحديث پیغمبر هاتو صلى الله عليه وسلم فرمي غير جن وإنس باقي جانداراني تر حتى أرزو آسمان ويقول لترسي أويان كروجي جمعية كأترسل قيامة هلسيت وشي لروجي جمعية قيامة هلسيت قيام الساعة وفضائل وبركة زوري تريشي هي زور باشا ما مسابدوايا بخشيني روجي حيني بمسلمانان بم أمتا يعني أو هەڵناگرێ کە ئینسانی ئیماندار ئینسانی بڕوادار ئەو ڕۆژە بکاتە ڕۆژێکی زۆر تایبەتمەند و ڕۆژێکی سەنتەرکردنەوە لە نێوان ڕۆژەکانی هەفتەدا بۆی کە بەخۆی دابچێتەوە بۆی کە بزانێت چی دەکا بۆی یعنی وەکو وێزگەیەک بێ بۆەوەی بیکاتە مای لێپرسینەوەی هەموو ئەو جوڵانەی یان هەموو ئەو پەیوەندیانە یان هەر شتێک کە کارێک لەو ڕۆژانی ڕابردوودا کردوێتی و بەرنامە ڕژی بکە بۆی بزانێت لە هەفتەی ئایندەدا لە ژیانیدا چ دەکا. ڕۆژی ڕەمەزان جەژنی ڕەمەزان و جەژنی قوربان بە جەژن هاتووە لە فەرمودەیەکی پێغەمبەر صلی الله عليه وسلم جومعەش بە جەژن هاتووە. صحیحیش لە فەرمودەکە. یعنی ئەم سێ ڕۆژە یەکێک لە هەفتەکەیە ئەوە بە جەژن دانراوە کە دیارە ئەو وێزگەیە کە ئینسان بچێتۆ بەخۆیە. جا ئیماندار نەک هەر ئەم کاتە بەڵکو فەرمودەی پێغەمبەر هەیە صلی الله عليه وسلم فەرمێ هەموو شەوێک کە ئینسان ئەیەوێ بخەوێت با مراجعەیەکی کارەکانی ئەو ڕۆژەی بکە. ئەگەر عەمەلی چاکەی کردووە فەلیەحمەد الله، ئەوە سوپاسی پەروەردگار بکە لەسەر ئەو چاکانەی کە ئەو ڕۆژە ئەنجامی داوە، و ئەگەر غەیری چاکێشی کردووە با تەوبە بکە و قەرار بدا جارێکی تر نەچێتەوە سەر خراپەکان چاکەکان زۆرکە. بەڵام ڕۆژی جومعە فەضائیلی زۆری هەیە لە فەرمودەیەکی پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتووە کە فەرمێ غسل يوم الجمعة واجب على كل محتلم، چونکی ئەڕوا بۆ بەجێهێنانی عیبادەتێکی هەرە گەورە کە وتمان لە حەدیثێکی شاهاتووە بە جەژن ناوبراوە ئەچێتە ناو مسلمانان کۆبوونەوەی هەفتانەیە ئەفەرمێ غوسلی ڕۆژی جومعە و خۆشتنی ڕۆژی جومعە ئەمە واجبە لەسەر هەموو کەسێکی باڵغ. زانەکان خلافیان هەیە، هەندێکیانە فەرمون هەر فەرزی عەینە، هەندێکیانە فەرمون سنەی مؤەکەدەیە. لە چەند فەرمودەی تریشە هاتووە کە لە باسی ڕۆژی جومعەیە کە لە فەضائیلەکانی ڕۆژی جومعەیە ئینسان خۆ بشۆرێت تایە، و هەروەها خۆبۆن خۆشکردن تایە. ئەوە یەک لە هیچ ڕۆژێکی ترە واجب نییە بەو شێوەی کە لە ڕۆژی جومعەیە واجبە کە بانگ درا ئیتر معاملەی دنیایی حرامە بێ، کەسێ جومعەی لەسەر فەرز بێ حرامە هەر معاملەیەکی دنیایی بکە. زۆرە لە زانەکانە فەرمێ ئەو معاملەی شەبی کە هەر بەتاڵە دانامەزرێت لەبەرەوە پەکی ئەو فەریضە گەورەیە نەکەوێت. جا دیارە لە شەرعەوە دانەنراوە ئینسان ئیج نەکات، خەریکی کاری دنیایی نەبێ، بەڵکۆتە فەرمێ فەئیذا قوضیەتی الصەلاة فانتەشیڕوا
لأوري شو فرمي يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله. يعني هتا أو كاتا خريكي إيشو كارن دواء أويش برون بلام لقل أويشا إنسان بيويستكا كاتي تايبتيها به روجي جمعة يعني لواني روجي عملياتي تايبتي به بو ناخي إنسان بۆ خۆخاوێنکردنەوە چونکی ئەو فەضلانەی لە جومعەیە هەیە یان ئەو کەفارەتانەی لە جومعەیە هەیە کە ئینسان گوناهەکانی پێ هەڵەوەرێنێ لەوانەیە لە کاتەکانی ترا نەبێ وەک لە دواییە ئەچینە سەری باسیەکەنیش. پشت بەخوا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام مامۆستا هەر سەبارەت بە جومعە من غەسەلە وەغتەسەلە یەومە الجومعەتی هەتا وەکو کۆتایی فەرموودەکە مەبەستم ینی زۆر دەلالە لەسەرە بکەین وەمەشا وەلەم یەرکەب ینی بە پێ بڕوا و سواری هیچ سوارڕۆیەک نەبێ ینی بە پێیەکانی خۆی بچێ بۆ مزگەوت. دەمێ زۆر جەخت بکەی لەسەر ئەمە بابەتەکە بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام هێمای کردو بۆی کە بە پێ بڕۆی و سواری هیچ نەبێ لەو کاتی کە دەچی بۆ نوێژی هەینی. چەند فەرموودەیەکمان هەیە لەو بارەوە. بەڵێ یەکێک لەو فەرموودانە ئەوەیە ئەوسی کوڕی ئەوس کە هاوڵێکی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەو فەرموودەیە دەگێڕێتەوە دەفەرمێ قال رسول الله صلى الله عليه وسلم. ئەم حەدیثە بە چەند لەفزێک هاتووە لە هەندێکیانە لەفزەکان زیاتری هەیە لە هەندێکیانە لە جێرانەوەکانە کەمترە. یەکێک لەو گەڕانەوانە ئەمەیە کە دەفەرمێت من غسل رأسه واغتسل هەر کەسێک ڕۆژی جومعە سەری پوخت بشۆرێت دیارە سەر بەهۆی ئەوە لەوانەیە چەوری بازشتی زیاتری پێوە گرنگی زیاتری پێداوە بە سیغە مبالغە هەر کەسێ زۆر بە چاچی و بە پوختی سەری بشۆرێ وەغتەسەلە ئەم جارە جەسەد و لاشەیشی بە هەمان شێوە جوان بشۆرێت وبەکەڕە وبتەکەڕە بەیانی زوو بڕوات بە شێوەیە کە هیچ لە وەگەڵێ فەضل و خێرەکانی ڕۆژی جومعەی لە کیز نەچێت یان هیچی لە خوتبەی ئیمام لە کیز نەچێت زوو بڕوە ومەشە بە پێش بڕوە وەلەم یەرکەب سواری سەیارە و وڵاخ و وەسائلەکانی گەیاندن نەبێت ودنا من الإمام نزیک بێتەوە لە ئیمام فاستمع پاش گوێ بگرێ بۆ ئیمام وأنصت خۆی بێدەنگ بکە لە ڕیوایەتێکی ترا فەرمێ فاستمع ولم يلغو گوێ بگرێت و لەغو نەکە یعنی خەریکی مۆبایلەکەی نەبێ خەریکی تەسبیحەکەی نەبێ خەریکی قاڵی و فەرشەکانی مزگەوت نەبێ دەست نە بە دەستی نە بە چاوی نە بە ئاعزای والحاصل خۆی لە غەیری خوا خەریک نەکە هەر خۆی تەفەڕوکە خۆی تایبەت کە بۆ عیبادەت بەنیەت و بە عیبادەت و بە ئاعزا و ئەندامەکانیش هەر خەریکی عیبادەت بێت. ئەم جارە فەرمێ كان له بكل خطوة يخطوها بە هەموو هەنگاوێک کە ئەینێت لەو ڕۆشتنا بۆ مزگەوت أجر سنة صيامها وقيامها. أفرمي هر هنگاوێک کە ئەینێ ئەجری یەک ساڵ عیبادەتی هەیە. عیبادەتی چۆن؟ ئینسانێک کە لە ساڵەکەیە هەموو ڕۆژەکان بە ڕۆژوو بێ و شەوەکانیش هەمووی خەریکی شەو نوێژ و عیبادەت بێت. ئەم ئینسانە چەنی ئەجری دەزەکەوێت؟ ئەفەرمێ بە یەک هەنگاو ئەوەندە ئەجری دەزەکەوێت. ئەم فەرموودەیە ئیمامی ترمەزی و نەسائی و ئەبوو داود و غەیری ئەوانەیش ڕیوایەتیان کردووە. ئەبوو ئیسحاقی حوەینی گوێم لێ بوو کە عالمێکە لە عالمەکانی علمی حەدیث وەفاتی کردووە پێم وایە خوای گەورە لێی خۆش بێ. ئەفەرمێ ئیمامی ئیبن خوزەیمە ئەفەرمێ هیچ حەدیثێک نییە لەم حەدیثە زیاتر فەضل و بەرەکەت و فەضائیلی ڕۆشتن بۆ جومعەی تیابێت. چونکی ئەم حەدیثە باسی ئەوە کە ئەفەرمێ هەر هەنگاوێک لە هەنگاوەکان ئەفەرمێ خێری یەک ساڵ عیبادەتی سنەتی هەیە لە ڕۆژوو لە نوێش. چ نوێژێکیش جارەوە ڕۆژوو کە ساڵ گەرمای تێکەوێت سەرمای تێکەوێت ڕۆژی درێژی تێکەوێت ڕۆژی کورتی تێکەوێت بۆ ڕۆژەکانی شەویش بە هەمان شێوە شەو نوێژەکانی ئەم پیاوە زیندوی دەکاتەوە. ئەم بە یەک هەنگاو ئەگەر ماڵەکە دوور بێت هەنگاوەکان چەنە زۆرترە بێگومان بەچی ژمارە ئەکرێ دەمە بەس فەضائیلی خوای پەروەردگارە ئەمە بڕکاتەوە. جا فەرمێ ئیبن خوزەیمە فەرموویەتی هیچ حەدیثێک نییە لەمە زیاتر ثەوابی تیابێت. ئەمە یەکێکە لەو حەدیثانە هەر ئەم حەدیثە نییە ڕۆشتن بۆ جومعە
فضائلی ڕۆشتن لۆ بەڵام هەنگاوەکان کە ئەفەرمێ وەکو جەناب داماژت پێکرد کە سواری هیچ نەوێ و بە هەنگاو بڕوا ئەم فەضلەیە پێغەمبەری خوا ئەیەوێ ئاگادارمان کەتەوە ئێمە هەر یەکێکمان لە ڕۆژی جومعەیە ئەو دەستکەوتە گەورەمان دەستکەوت بێت کە ئەجری ساڵێکە لە ڕۆژووی سنەت و لە شەونێژ و عیبادەتی سنەت کە بکرێت. زۆر باشە مامۆستاچیان، ئەوەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلامیان زۆر هێمای بۆ کراوە باسی ئەو خێرەیە کە کەسێک زوو دەڕوا و کەسێک دوای ئەو دواتر دوای ئەو دواتر دوای ئەو هەتا دەگاتەوەی کە ئیمام سەلام دەکات و دەست بە ئین الحەمدە و وتارەکەی دەکات. یعنی ئەمە خێرە چۆنە کە مەنی بە هێمای بۆ کراوە یەکەم ئەوەندەی بەردەکەوێت دووەم ئەوەندەی بەردەکەوێت. بەڵێ ئەم فەرموودەیە ئەبی ئومامە ئەیگێڕێتەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە ئەویژێکێکە لە هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. أبي أمامة فرمي قال رسول الله صلى الله عليه وسلم پیغمبری خوا فرموویەتی إذا كان يوم الجمعة كاتێک کە ڕۆژی جمعەت وقفت الملائكة على كل باب من أبواب المسجد وفي رواية المساجد. أفرمي كروج جمعية دەستەیەک لە فریشتەکان تەرخان کراون لەسەر دەرگای هەموو مزگەوتێ جا هەر چەند دەرگای هەبێ ئەوەندە دەستە مەلائیکە وەستاوە لەسەر دەرگاکە چاودێریەکەن. بەڵێ چاودێریەکەن. يكتبون من جاء إلى الجمعة الأول فالأول. أفرمي أو ملائكان إيشيان أمية ناوي أو كست وماركان كي يقل دواي يقل سرتاوى كيزويت دزا كان بنوسيني أمانة يقب دوايك دزا كان بنوسيني. جاء فرمي فمن اغتسل يوم الجمعة غسل الجنابة هر کەسێ لە ڕۆژی جمعەیە خۆی چاک و پاک بخود بشۆرێ وەک لەشگرانی چۆن ئینسان گرنگی ئەدا پێی چاک یعنی وەک ئەوە نا هەر ئاوێ بکا بە خۆیان زۆر گرنگی پێیا و خۆی چاک پوخ دەکات وەک لەشگرانی دەربکا لە خۆی. ثم راح في الساعة الأولى فكأنما قرب بدنة. أفرمي أم كسا كأرواد لسات وقتي كما بو مزقود دواي أو كخوي شتوا لفرمودەیەکی ترا فەرمێ بۆنی خۆش یاوە لە خۆی سیواکی کردووە جلی تازە یان جلی پوخت و جوان باشترین پۆشاکی ئەکاتە بەری سیواکی کردو ئەڕوا بۆ مزگەوت هەر لە زۆر لە کاتی یەکەمە. ئەم کاتی یەکەمە ئەفەرمێ وەک ئەوە وایە ئەم ئینسانە حشتێکی گەورەی سەر بڕی بێت و دابێتی بەوانەی کە زۆر هەژارن هەتی و نەبوو هەژار و فەقیر و برسی لێی بخوات چەنە خێری دەزەکەوێت ئەوەندە ئەم ئینسانە خێری دەزەکەوێت. حشتێک الله ئەعلەم ئەم حشتە بازەکرێ خوا عالم لە ئێستا لەوانەیە لە پشتی دەوری 25 گەڵا و تاسی گەڵا ئەوانە بێت پێچێت ئەدری ئەوەندە. ئەم جار ئەم ساعە لێرە ئاماژەی پێکردووە زانەکان هەندێکیان پێیان وایە ئەم وەختە لە دوای فەجرۆ دەستپێکە یعنی کە نوێژی بەیانی بوو لەوێوە دەستپێکە هەر کەسێ لەو کاتەوە بڕوە بەزە فەرمونە ئەو کاتە خۆ ئامادەکردنە بۆ نوێژی بەیانی. ڕێیەکیان ترە دەفەرمون هەندێکتر لە زانەکان لەو کاتەوە کە خۆر ئەکەوێ چێشتنگاو بڵێ ئیتر کە خۆر کەوت چێشتەنگاو نا چێشتەنگاو دوای لەگەڵ خۆرکەوتن تا بەشەکرێت تا نوێژی جومعە 5 وەختی حەدیثەکە باز کردووە وەختی پێنجەم کاتی وەختی شەشەم کاتی وتاری ئیمام و نوێژەکەی ئیتر ئەفەرمون بە پێی درێژی و کورتی ڕۆژ کە ئەو مەسافە درێژ و کوردەکە هەر ئەو 5 کاتە تەوزیع بێ بەسەریە. جا هەنێکیان ئەفەرمون ئەو کاتە هەنێکیش ئەفەرمون لە پێش ئەوەی کاتی شەشەمبێ یعنی پێش ئەوەی ئیمام بڕوا بۆ سەر مینبەر خەتیب بڕوا بۆ سەر مینبەرەکەی. بەس قەولی ئەسەحیان زیاتر ئەوەیە تەییدی ئەمە زیاترەکەن لە کاتی خۆرکەوتنەوە ئینسانێ دەست لە هەموو ئیش و کارێک هەڵگرێ بڕوا بۆ مزگەوت خەریکی نوێژ و عیبادەت و تاعەت بێ خوای گەورە ئەم دەستی لە دنیایە هەڵگرتووە هەر چۆنە بێ ئەگەر هەموو دنیایشی دەستکەوێ ئیش تابەقەی ئەو ئەجر نییە کە خوای گەورە بۆی داناوە ئەگەر هەموو کە ئەمە مستەحیلە ئینسان دەستی ناکەوێ ئەمە. بەڵام خۆی گەورە تەرغیبی ئیماندارانی کردووە بە تایبەتی وەکو ئەوەی جنابت باست کە وێزگەیەکە ئەم کاتە ئەو کاتەیە سڕینەوەی تاوانەکانە و زۆرکردنی عەمەلە ساڵحەکانە و پاشانیش ئەم ڕۆژی جومعەیە وەختێکی تایە
دوعاتیایە ڕەد نابێتەوە بەڵێ ڕەد نابێتەوە بە پێی نەسی حەدیثی صحیح پێغەمبەر صلی الله علیه و سلم. جا فەرمی هەر کەسێ لە کاتی یەکەما ڕۆیشت ئاوا ئیترم کاتە یەک نەفەر نییە، ئەو دەستەیە لە وەختی یەکەما لە لەحظەی یەکەما ئەڕۆن لەو کاتە لە دوای خۆرکەوتنەوە ئەفەرمێ هەر یەکەیان ئەوەی بۆ هەیە. پاداشتی یەکەمی بۆ هەیە. پاداشتی دووهەمیانە فەرمێ ومن راح في الساعة الثانية فكأنما قرب بقرة. وەک ئەوە وایە ئینسانەکە مانگایەکی وەگەڵێن فرێزی جمهوری ها یا گایەکی وەها گەورە کە ئەمە خاوەنەکەی زۆر دڵی پێی خۆشە زۆر نایابە چەنە ئەگەر ئەم ئینسانە حەیوانێکی ئاوا سەر ببڕێت و بیبەخشێتەوە بە هەژار و نەبوو فەقیر و هەتی و بێوەژن و هەژارەکانە چەنە ئەجری دەزەکەوێ کە ئەمەی نەکردووە بە زوو ڕۆشتن لە کاتی دووهەمە ساعەی یەکەمی لەدەست چووە ئەمە لە ساعەی دووهەما ڕۆشتووە ئەوە خوای پەروەردگار ئەجری ئەوەندەی بۆ دەنووسێت. ئەگەر لەم کاتێشی بەنسیب نەبوو ئەفەرمێ ومن راح في الساعة الثالثة هەر کەسێ لە وەختی سێهەما بڕوا بۆ مزگەوت فكأنما قرب كبشا وەک ئەوە وایە ئەقڕەنا حتا کەبشەکە ئەقڕەنا فەرمێ ئەمە مەشهور بووە لە ناو عەرەبا زۆر لایەن وەگەڵێ ماڵێکی پەسەند و جێگەی دڵخۆشی بووە بەلایەنەوە ئەفەرمێ وەک ئەوە وایە هەر کەسێ لە ساتە وەختی سێهەما بڕوا بۆ نوێژی جومعە وەک ئەوە وایە کە بەرانێکی ناوازەی چاکی شاخداری شۆخ و شەنگی سەر بڕی بێ و بەخشی بێتەوە چەنە ئەجری دەزەکەوێ ئەم ئینسانە لەوە زیاتر ئەجری خوای پەروەردگار ئەداتێ. جا ئەگەر ئینسان ئەمەیشی لێ کیس چوو پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر ئەیەوێ تەرغیبمان بکە هەڵمان نێ هەوڵ بین بە ئەگەر یەکەممان لە دەست چووکی دووهەممان لە کیس نەچێ لە دەست نەچێ ئەگەر دووهەممان لە کیس چوو سێهەممان لە کیس نێ ئەگەر سێهەم لە کیس چوو ئەفەرمێ ومن راح في الساعة الرابعة هەر کەسێ لە ساتە وەختی چوارهەما بڕوا بۆ مزگەوت فكأنما قرب دجاجة وەک ئەوە وایە کەڵەشێر و مریشک و والحاصل ئەمانەی کردبێ بە سەدەقە و خەیرات بۆ برسی و نەبووەکان هەژارەکان و برسیەکانی پێتێر بکات. وفەرمووی ومن راح في الساعة الخامسة هەر کەسێک لە لەحزە و ساتە وەختی پێنجەما بڕوا بۆ نوێژی جومعە ئەفەرمێ فكأنما قرب بيضة وەک ئەوە وایە هێلکەی کردبێ بە سەدەقە و خێر. خێری هێلکەیەک چەنەیە کە بیکەی بە خێر ئەی خێری بەدەنەیەک یعنی حشترێکی سەرەی گەورە یا مانگایەکی گەورە یا بەرانێک یا حتا مریشێک دیارە هێلکەکە لای خوارو وەگەڵێمە ئیمانە یعنی کەسی کەم هیممەد ڕازیە بێ بەمە ئەوەی زۆر بە هیممەد بێ ئەوێ سەروەتی زۆر هەر بێگومان وایە کۆکاتەوە. جا ئەفەرمێ فإذا خرج الإمام طوت الملائكة الصحف ئەمە مەلائیکەکان هەر لەسەر دەرگاکە وەستاون هەر یەک لە دوای یەک وەجبە خەڵکیان نووسیوە بەڵام کە ئیمام هات ڕۆیشت ئەوانیش دەفتەر و کتێبەکانیان کە ناوی خەڵکیان لەسەر نووسیوە ئەمە ئەجریان بۆ نووسیون ئەوانی ژەی پێچنەوە کۆتایی هات ودەخەلەت ئەوانی ژەچن ناو مزگەوتەوە وتسمع الذكر یا لە ڕیوایەتێکا فەرمێ وتسمع الخطوة مەلائیکەکانی ژیان گوێ لە خەڵی بەگرن هاوبەشی جگە لەوەی هەموو کەسێ مەلائیکەی خۆی لەگەڵایە ئەمانش دێن هاوبەشی نوێژ خوێنەکانەکەن. قال أبو غالب فقلت يا أبا هريرة يا أبا أمامة عفوا أفرمي أبا غالب أفرمي وتم أي أبا أمامة ليس لمن جاء بعد خروج الإمام جمعة يعني أو كسي الله كإمام توسر خطبة أو كاتها دون يجي جمعة يعني خيري بخوي كم روابيني هيك خيري بوانا نسرد. قال بلى ولكن ليس ممن يكتب في الصحف فرمي با جمعة كي بو نسري وقل فرزكي لسلا أشيت بلام أو أجرك بو كسيكم بدنيك وبقريك وكبشيك وها دجاجة وبيض أمانيت كام يعني دزنك أوتوا بس أوندي وقبل جمعة كي لسلا شو فرزكي لسلا شو بله أم فرمودي إمامي بخاري ومسلم وغير أوانش رياضين كردوا بله ما مستا ئەگەر دیقەت دەی ئاهەنگێک دەکرێ یان بۆنەیەکە کە لەوانەیە بابەتەکە بابەتێکی تەنها بۆ حاڵت بۆ لایەنی نەفسی ئینسان بێ
یان بابەتێکی تەرویجی بێ بۆ هەڵبژاردنێکە بۆ چوزانم جۆرێک لە ڕێکلامێکە هەنە حاڵتێکە خەڵک لەم جۆرانە چون بۆ بازاڕێکە بۆ هەر شتێک لەم بابەتانەیە زوو دەچێ بەدەمیەوە بۆی شوێنی هەبێ بۆی جێگای هەبێ بوو لە پێشەوە بێ و لە ئاهەنگەکەدا بەشدار بێ و بەرکامێراکان کەوێ یان پێشنگەکان ببینێ ئایا بۆ نوێژی هەینی ژوایە یان بۆچی یان مرۆڤ ئەم حاڵەتی هەیە شتێک بە چاو بیبینێ زیاتر ینی بەدەمیەوە دەچێت پێی وایە کە ئەمە پاداشتەکەی زووتر بەدەستکەوتووە تا شتێک کە بە چاو نایبینێ بەڵام شتێکە ڕۆژێک وەری دەگرێتەوە کە یومە لا ظیل ئیلا ظیله لەو ڕۆژەیدا کە هیچ سێبەرێک نەجگە لە سێبەری عەرشی خوا نەبێ لەو ڕۆژەدا لە ڕۆژی قیامەتە ئەم پاداشتە وەردەگرێتەوە بۆچی ئەم حاڵەتە ئاوایە مرۆڤ کە شتێک بە چاو ببینێ و بابەتەکە حاڵەتێکی نەفسی بێ زووتر بەدەمێوە دەچێت بەڵام بابەتەکە بابەتێکی قیامەتی بێ یان بابەتی پاداشت بێ یان بابەتی لێخۆشبوون بێ خێرێکی زۆری بگاتێ بۆچی درنگ بەدەمیەوە دەچێت یان بەڕاستی خەڵک بۆ نوێژی هەینیش ئاوایە نا بۆ نوێژی هەینیوانە ئەمە خەلەلە خواناسان ئەو کاتەی کە لە خزمەتی خوایە بوون ئەو کاتەیان بەلاوە پیرۆستترین و مبارەکترین و چاکترین و باشترین کات بوو و ئەو کاتە لە هەموو کاتێک زیاتر چێژی ڕۆحیان لێوەرگرتووە ڕۆحیان ئاسوودە بووە ڕۆحیان پێی پاک بۆتەوە لە فەرمودەیە کە هاتووە فەرمێ من خاف أدلج ومن أدلج بلغ المنزل ألا إن سلعة الله غالية ألا إن سلعة الله الجنة لحديث صحيحة فرمي هر کسی بدم کارێک وبێ و خەم لە کارێک بخوا و بێوێ لە دەستی نەچێت ڕازی نەبێ بە بەشی کەمتیایە بێ بەشی هەرە گەورەی تیابێ یەکەم بێ وەکو باست کرد لە پێشی پێشەوە بێ کامێرە دایم ڕسمەکەی گرت بێ ئەو کەسە ئیمانداران بوون کە ویستویانە ئەمە بۆیە حەدیثەکە فەرمێ هەر کەسێ ئاوا بێ و خەمی لەوە بخوا بترسێ لە دەستی دەرچەیە دەستی بە تەواوی ئەجرە گەورەکەی دەست نەکەوێ یا ئەجری یەکەمی دەست نەکەوێ ئەوە هەر ئێوارە ناخەوێ هەر ئێوارە ئەکەوێتە ڕێ هەر کەسێکیش بۆ هەر کارێ ئێوارە زوو شەوڕەوی کرد و کەوتە ڕێ ئەوە بەلەغ المەنزیل ئەگاتە مەبەستەکەی خۆی بەبێ ترس و لەرس ئاگادار بن ئەوەی ئێوە کە بۆی دروستکراون و هەنگاوی بەرەو ئەنێن و ئەڕۆن کە دەستان کەوێ زۆر بەنرخە لە حەچی شتەکانی دنیاە زیاتر بەنرخترە ئەویش چییە؟ کاڵای خوایە کاڵای خوایش بەهەشتە لای کەسی تر نییە ئەمە بەس لای خوای پەروەردگار هەیە ئەمە شتی خاڵێکی تر ئێمە واینانێ هەر شتێک کە نەیبینین وەک ئەوە نییە هەر شتێ بیبینین وەک ئەوە نییە کە ئەیبینین ئەمە وەکو بابەتی دنیایی وایە لە سەحابەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە خواناسانیش ئەجێرنەوە فەرمون ئیمامی عەلی فەرموویەتی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە یەکێکە لە پەروەردەکراوەکانی ئەم قورئانە و مەدرسەی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ ئەوەندە کە سەیری قورئانم کردو لە خزمەتی قورئانا بووم و تێفکریوم لە مەعنا و مەبەستەکانی قورئان زۆر لە خزمەتیا بووم ئەفەرمێ ئەگەر خوای پەروەردگار بە دوو چاوی سرم ببینم ئیمانم زیاو ناکایتر قورئان باسیەوەمان بۆ کات دینداری و مەسەلەی ئیمان عەقیدە یەقینە یەقین کە یەقین ساغ بۆ وەکو عەینەل یەقینی ئینسانێک وایە کە لەبەر چاویەتی ئەو دەرەجەیەکیشی هەیە لە قیامەتا زیاتر ئەم دەرەجەیانێتە دێ کە حەقول یەقینە ئەمە خاڵێکە لەو خاڵ لە خاڵێکی یان لە چەند فەرمودەی تریشە ئەم بابەتە هاتووە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئامۆژگاریمانەکا فەرمێ ئەن تعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك باسی ئیحسانی لێ ئەپرسێ جبریل لە دیمەنی ئینسانێکە هاتۆتە مەجلیسی پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی ئیسلامی لێ پرسیوە باسی ئیمانی لێ پرسیوە ئەمجار باسی چی لێ پرسێ؟ باسی ئیحسانی لێ پرسێ و باسی هاتنی قیامەتیشی لێ پرسێ لە باسی ئیحسانە ئەفەرمێت پێغەمبەر لە جوابی جیبریلە ئەفەرمێ ئەن تعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك ئەفەرمێ وا خوا بپەرستە وا عیبادەت بکە وا بەندایەتی دەربڕە بۆ پەروەردگار وا بژی لە ژیانتا
کە ئەنەما تۆ خوای پەروەردگارە بینی. خۆ ئەگەر تۆ خوا نابینی خوای پەروەردگار تۆ بینیە. ئەی خواناسان ئەمە وای لێ کردوون مەشهورە فەرمین ئیمامی عوسمان ئیتر ئەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەقە لە دەرگای ماڵیان دراوە. دایکی ئیمانداران عائیشە دەرگاکە ئەکاتەوە. یەکەم کەس دەرگای لێ دەرگاکەی بۆ کەنەوە فەرمون ئەبوو بەکرە فەرمی بابێتە ژوورۆ. ئەوە هەڵاژیاوە قاچی ڕاکێشاوە. دوای ئەو هەروەکو خۆی وایە ئیمامی ئەو عومەر تەقە لە دەرگایە بۆ یەکرێتەوەی و پێغەمبەر لەسەر حاڵەتی خوایەتی. سێهەم تەقە لە دەرگای ماڵیان نەدرێت دەرگاکە کرێتەوە ئەڵێن عوسمانە. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێت موژدەی بەنێ و باسی بەڵایش بۆ کافەرمێ موژدەی بەنێ بەڵایشی تووشە بێ و موژدەی بە هەشتیشی ئەداتێومانە فەرمێ خۆی پێچێتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی کۆکاتەوە. پرسیاری لێکە ئەی پێغەمبەری خوا عەجەبەن چی بوو مەسەلە کە ئەبوو بەکر هات کە خەیری ئەم ئومەیە دوای پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاسایی بوو مامەڵک بەس عوسمان فەرمی ئەرێ شەرم نەکەم لە کەسێک کە مەلائیکەی ئاسمان شەرمی لێکە. ئەفەرمون ئیمامی عوسمان فەرموویەتی کە خۆم ڕوود کردوتەوە سەیری ئاسمانم نەکردەوە تا خۆم پۆشتە کردوتەوە. شەرم لە پەروەردگار. ئەفەرمون هەنێ لە خواناسانە فەرمێ لە شەوی شاکە خەوتم قاتیان تەواو درێژ نەکردەوە ڕانەکشاون. لەبەرەوە ئەوەنە شەرم و هەیبەت و حەیایان بەرامبەر بە پەروەردگار هەبووە. خاڵێکی تر هەیە لویا کە باسی ئەمەیە هەر بیرم کەوتەوە فەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ صلی صلاة مودع کاتێ نوێشتان کرد ئاوا نوێش بکەن وەکو کەسێک کە خواحافیزیەکە ئیتر. ئەم نوێژە فەرمێ کۆتاشتی دنیامە سەلامم داوای تر ئەمرم دنیاجێ ئەهێڵم. نوێژی خواحافیزیە. ئەفەرمێ کە نوێژت کرد ئاوا نوێش بکە. دەی ئەو نوێژە چۆن نەکرێەوە دوای ئەچەند لەحزەیەکی تر ئەگەیتە قەبر سوئالی فریشتە بەرەو قیامەت عالەمی بەرزەخ بەرەو خزمەتی پەروەردگار بەرەو بەهەش دەکەویتە ڕێ. چۆن ئەم عەمەلەکە کۆتا عەمەلە چەند بە چاچیەکی خەڵکی دنیا ئەگەر مشریفەکە حازر بێ مامۆستاکە بزانە دەرسەکە چۆنە دێتەوە دەرسی نمونەیی چۆنە دێتەوە کابرا ئیشەکەی چۆنەکە ها ئەفەرمێ ئاوا نوێژەکە ئەنجام بە کە ئەنەما کۆتا نوێشتیت نوێژ ناکەی لەوە ئەوەنە بە شەرم و بە ئەدەب و بە حەیا و بە خوشوع و دڵت ئامادە بێ ڕۆحت ئامادە بێ جەستت ئامادە بێ ئاثەواری نوێژەکە تەئثیر لە دڵ و دەروون و لە لاشت بکات. هەنیسان کە دەچێت بۆ نوێژی جومعەیەیان ئامادە بوونە بۆ نوێژکردن بەنیەوەی کە دەچێوەکو ئاماژەمان پێکرد دەچێت بۆ ئاهەنجێکیان شتێک کە شتێکی ڕۆتینی و دنیای و نەفسیە دەبێت ئەوەندە یەقینی ئەوەندە عەقیدەی جێگیر بێ ئەوەندە باوەڕی ڕاستیخ و چەسپی و بێ وەکو ئەوەیە ینی خوای گەورە بێنێ لە کاتی ئەوەی داکە دەیانی ئەوەندە یەقینی هەبێ بەرامبەر پاداشتەکەی و بەرامبەر لێپرسینەوە بەرامبەر ئەو وعدانەی کە خوای پەروەردگار پێیداوە بەوەی کە پاداشتی دەداتەوە. بۆیە ئەمە وای لێ دەکا و ئیمانە وای لێ دەکا کە زوو بچێ بۆ مزگەوت وای لێ دەکا کە زوو بەرەو عیبادەت چێ وای لێ دەکا زوو بەرەو ئەجر و زوو بەرەو ئیحسان و زوو بەرەو هەر کارێکی باشە بچێ. بەڵێ ئەمە لایەکی تریشی ئینسانەکە دروست دەکات. ئێمە وەک پێویستمانە ئینسانەکە بە هەشت بەدەست بێنێ پێویستمانە لە دنیایشا دنیاش بەدەست بێنێ. ئەم ئینسانە کە ڕۆشتووە زوو بۆ نوێژی جومعە سارەکەی نابا لە بەردەمی ماڵەکە داینێ نەخۆشیان هەیە دوایی نەزانن ئەم سارە هیچەیە ڕێگەیان نەبێ نەخۆشەکەیان بەرنە دەرەوە ڕێگەیان نەبێ بەهۆی دواکەوتنەوە لا سامەحەڵڵا تووشی زەرەرێکی گەورە ببن یا زەرەرێ لەو ماڵە بکەوێ. ئەمە ئەوە نییە ئینسانە کە بەس لای خوای گرتووە دنیای لەبیر چووە قیامەتی گرتووە نا ئەم ئینسانانن کە دنیا و قیامەتیان هەردووچیان ئاوەدان کردوێتەوە. پیاوێکە وەک دنیا بەکەڵکە بەدەم موسڵمانانەوەیە وەک دنیا یعنی شوێنەواری ئەم عیبادەتە ئینسانەکەی دروست کردووە. ئەگەر لە گەڕەکە بڵێن مەسەلا بیانەوێ باشترین کەس دەستنیشانکەن ئەم ئینسانە دەرەچێت. ئەگەر بیانەوێت با خێرە و منترین کەس دەستنیشانکەن کە دەستی بە هەژارەکانەوە هەیە ئاگای لە هەژارەکان هەیە ئاگای لە برسیەکان هەیە ئاژای لە ڕەش و ڕوتەکان هەیە ئاگای لەوانەیە سەرمانە بێ ئاگای لەوانەیە کە نەخۆشیان هەیە و دەرمانیان نییە و پارەیان نییە ئەوانەی کرێچین و پارەیان نییە
پارە بن بە کرێکەیان پارەی مۆلیدایان لایە پارەی دەرمانیان لایە قەرز هاتوۆتە شەرشانیان کێشەی تریان هەیە ئەم دینداریە ئەم عیبادەتە هەر ئەوە نییە کابرا ڕۆشتووە بەشی قیامەت و زوو ڕۆشتۆ بۆ مزگەوت وا ڕۆشتووە تاکانەی ئینسانەکە ئەگەر کێشە لە گەڕەکە دروست بوو ئەو یەکەم کەسە هەوڵ با چارەسەریان کە ئیسلاحی بینی خەڵکا کە ئیسلاحی بینی ماڵ مناڵی خۆی کردووە ماڵ خێزانی خۆی پەروەردە کردووە بە دینداری وای پەروەردەکردوون حەقی خوایان زایع نەکردووە حەقی عەبدەکانی خوایش زایع ناکەن ئێستا ئێمە ئیماندار لەوانەیە ئەم کەسانەمان هەبێ ئاوا بێ بەڵام جانی بە دنیایەکەمان لەبیر چووە ئەبێ ئەم ئینسانە لە ئەخلاقیە ئەم عیبادەتە پێوەی ئەوەندە دیار بێ وەک خەڵک بڵێ ئەمە مەلائیکێ و لە ئاسمان کەوتۆتە خوارەوە ئەو زمانی پاک بێ لە درۆ لە بوختان لە قسەی ناشرین لە جنێ و زیان و زەرەر نەگەێنە بەداوسەکان ئیمانەکەت ئەبێ بەڕاستی جێی کاتەوە ئەمە ئاخر ئەم مەوزوعەیە لە ناخیا بێ پێمان ناکرێ هەموو کەس حرەسێکی بۆ دانێن هەموو کەس بەلایەوە چاودێر هەبێ هەموو کەس کامێرە هەبێ ئەڕوا بۆ شوێنە کامێرەی لێ نییە ئەڕوا بۆ شوێنێ چاودێری بەسەرۆ نییە لە ناخیا ئەم چاودێرە خوای گەورە لە هەموو شوێنێک ئاگادار ڕقیبەکەی حازرە لە هەموو شوێنێک ئەمەی بۆ دروست بکات تەغییراتێکی گەورە وەک لە ناخ و دڵ و دەرونیا دروستەکە لە ئەخلاقیاتە ڕەنگ باتەوە لە دەستپاچی و دامنپاچی و دەمپاچی و دەستپاچی و کاسبی حەڵاڵ و لە بازاڕ دیار بێ ئەگەر لە نەو دەسەڵاتە بێ دیار بێ ئینسانێک بێ ئەمانەت ماڵی ئەم بە ئەمانەت بزانێ قسەی خەڵک بە ئەمانەت بزانێ هەر شتێکی کەوتە لا حەقی ئەمانەتەکە بدا زەرەر بە دەرودراوسەکانی نەگەینە حتا لاشە و زمان و چاو و دەست و ئەعزاکانی ماڵی خۆی ئەمانە هەمووی ئەمانەتن ئەم ئەمانەتانە لە شوێنێکا بە کورتی سەرفەکە کە ڕەزامەندی خوای دیارێ زۆر باشە لی تووڕە نەبێت بێگومان مامۆستا بۆی زۆر لە چوارچێوە بابەتەکەمان دوور نەکەوینەوە مامۆستا ئەوەی ئێمە تەوەرەکەمان لەسەر زوو چوونە بۆ مزگەوت ئەی ئافرەت بۆ ئەم حەدیسەی کە پێشتر باسمان کرد بۆ مەشاوە لە مێڕکەب یان زوو چوون بۆ مزگەوت ئەمە هەر تایبەتە بە پیاوانیان بۆ ئافرەتانیش ئەم بابەتە هەر هەمان خێر و سەوابی هەیە کە دەچن بۆ نوێژی جومعە وڵای لە حەدیسەکە دیاری نەکراوە ئەمە پیاوە یان ئافرەتە هەر کەسێک بڕوازوە ئەم جارە بەس ئەوەندە هەیە ئافرەت جومعە وەک فەرز لەسەریان فەرز نییە بەڵام ئەگەر چوون بە ئومێدی خوا ئەوانیش ئەم ئەجرە گەورەیان دەست دەکەوێت لێی بێبەش نابن و بە هەمان شێوە ئەگەر پیاوان پێویستیان بێ ئافرەتان کەمتر نییە پێویستی ئەوان بەڵکو زۆر بەڵا هەیە ئەمڕۆ زیاتر لەوانەیە یەخەی ئەوان بگرێ دامێنی ئەوان بگرێ بەرگ و پۆشەکەی ئەوان بگرێ زیاتر لەوان پێچێ پیاوان لە کۆمەڵە شوێنی ترا نەختێشتیان دەستکەوێ وتاریان دەستکەوێ یا بڵێن مەسەلا لە مەجلیسی ئامۆژگاری ئایا بڵێن مەسەلا لەسەر قەبرانایە یا لە دەشی ئافرەت مەحروم یانی لە کۆمەڵەشت مەحروم بوو ئەمە تەعویزێکە بۆی بەتایبەتی هەرچەند ئێستا الحەمدولله ئێستا کەناڵ هەیە ئێستا ڕادیۆ هەیە ئێستا ئەو پەیج و کۆمەڵەشتی زۆر باشەیە بەڵام هیچ شتێک جێگەی جومعە پڕ ناکاتەوە گومانی تێدا نییە هیچ شوێنێ هیچ مەدرسەیەک هیچ ئامۆژگاریەک هیچ مەوعیزەیەک تەثیر و شوێنەواری مزگەوتی نییە چونکی مزگەوت خەیر و بیقاع الأرض خەیر و بیقاع الأرض مەساجدها باشترین و مبارەکترین و محتەرەمترین و ڕێزدارترین پارچە زەوی لەسەر زەویە مزگەوتەکانە جا لەبەر ئەوە دایم مەلائیکەی تایە مزگەوت ڕێگەی کۆمەڵە شتی لێگیرێت شتی خراپ لەبەرەوە الله عەلەم ئەو فەضل و بەرەکەتە وەک بۆ پیاوانە بۆ ئافرەتانە بۆ مناڵانە زۆر باشە مامۆستا هەر شتێک کە تۆ خۆتی لەسەر ڕانەهێنی خۆتی لەسەر پەروەردە نەکەی ئیمان هانە نەدا بۆ هەنگاونان بەرەو هەر کارێکی باشە بەرەو هەر عیبادەتێک بەرەو هەر چاکەیەک بەرەو هەر هاوکاریکردنێک ئەوەی کە باسمان کرد چوون بۆ مزگەوت لە ڕۆژانی هەینی زوو بێ ئەگەر ئەمە بۆ خۆت لە خۆتدا ڕەنجی نەدابێتەوە لە خۆتدا نەبووێ بە حاڵ سەحمەتە یعنی تۆ بێگومان دەبی بە سەرڕم دەبی بە ڕچەشکێن دەبی بە قودووە بۆ منداڵ و کەسوکارەکەی خۆت ئەگەر تۆ ئەمانە نەکەی زەحمەتترە بتوانی منداڵەکەت ڕابێنی ئایا بۆ ڕاهێنانی منداڵ بۆی کە زوو بچێ بۆ مزگەوت بۆی پەیوەست بێ بە مزگەوت سەرەتا باشتر نییە کە خۆمان ئەم حاڵەتە هەر لە سەرەتاوە ئەم حاڵەتەمان کرد بێ بۆی منداڵەکانیشمان پەیوەست بن بە مزگەوتەوە یان باشترین پەروەردەکردنی منداڵەکانمان سەرەتا پەروەردەکردنی خۆمان نییە بۆ ئەوی بتوانین
سوورج بین لەسەرەوەی ئەوان ڕێنمونی ئەوانیش بکەین بۆی پەیوەست بن بە ماڵی خوا و بە عیبادەتەوە بۆ زوو چوون بۆ مزگەوت لە ڕۆژی هەینیشدا. بەڵێ زۆر زەرورە مەسئلەی تەربیە و پەروەردەکردن و ڕاهێنان لە دینی خوای پەروەردگارە ئەوەتە هاتووە منداڵ هەر لە سەرەتاوە ئیشتا لە تەمەنی 7 ساڵیایە ئەفەرمێت چیان لێ بکەن فێری نوێژیانکەن و بیان هێنن لەگەڵ خۆتان منداڵان ئەگەر لە 10 ساڵیە نەیان کرد لێیانێکی بچووکیان بکەن بۆ ئەوەی تربیە وەربگرێت فێری تربیە بێ لە حوتەکەیە لە دەکەیە ئیشتاوەکو هیچ کامێکیان نوێژەکە لەسەری فەرز نەبووە. ئەمە بۆ چییە؟ بۆ ڕاهێنانە. وە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ من لە مزگەوتە کە پێغەمبەر ئیمام بووە نوێژی کردووە فەرمێ جاری وا بوو ئەمیز درێژی بکەمە نوێژەکە کە گوێم لە دەنگی مناڵ بووە بە کۆڵی دایکیەوە یا دایکەکە هێناوێتی لەگەڵ خۆیان لەبەرەوە نەک دایکە کە وای لێبێ ئاگای لە نوێژەکە نەمێنێت نوێژەکەم کردوتەوە. یعنی منداڵ نەکەرەوە منداڵیان هەر ئالۆ کاتۆ بردووە و حتا نوێژ یعنی مناڵ هەبووە کە ئیمامەتی قەوم و گەلانێکی کردووە ئیشتا باڵغ نەبووە خۆی نەک هەر خۆی فێری مزگەوت بوو بێ نوێژی کردبێ گەیشتووەتە ئەو دەرەجە ئیمامەتیان پێ کردووە. ئەوە لە فەرمودەی صحیح پێغەمبەر هاتووە صلی الله عليه وسلم. جا مەسئلەی مناڵ زۆر زەرورە. ئێمە ئەگەر خۆمان توانیمان لە هەموو کارەکە ئەفەرمون پیاوە چووە بۆ لای حەسەنی بەسری ناوی ئەبوو سەعید بووە بە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت پیاوێک پێی وتووە باسی ئازادکردنی کۆیلە بکە. ئەویش چەند جارێکی پێچە فەرموویەتی باش چەند جومعە گەڕوا بەسەریا کا پیاوەکە وەزانە لە بیری چۆتەوە ئەچێتۆ بیری بخاتەوە ئەڵێ ئیمام شتێکی وام عەرز کردی نازان بیرت چوویە ئەمانە ئەفەرمێ فڵان من خۆم کۆیلەم نەبوو بەڵام ئەوە ئینشاڵڵا کۆیلەم وەکوڵە پیا کردووە کۆیلەکەی خۆم ئازاد دەکەم ئەم جار باسیەکەم. لەبەرەوە قورئان سەرزەنشتی ئەو خەڵکانەکە ئەتەئمڕون بالناس بالبر وتنسون أنفسكم وأنتم تتلون الكتاب أفلا تعقلون. يعني شيء ترى القرآن فرمي لما تقولون ما لا تفعلون كبر مقتا عند الله أن تقولوا ما لا تفعلون. أو خلتي دنياي واكا أهلي إيمان نيان ويرا وآوابكن بەڵکو هەشتێکیان کردو خۆیان کردویانە بە عەمەل ئەمجار لە بەردەمی ماڵ و منداڵی خۆیانە. ئیمامی عومەرە فەرمێت لە ماڵە بە ماڵ و منداڵەکەی خۆی وتووە ویستێتی هەر شتێک باس بکا بیگەێنێ بە موسڵمانان ئەفەرمێ بۆوانی وتووە فەرموویەتی ئەوسا ئاگادار بن خەڵکی وەکو باڵندە گۆشتخۆرەکان سەیری ئێمە ئەکەن ئاگاتان لێبێ جا ئاگاتان لێبێ چاویان زۆر تیژە لە هەر شوێنێ بن وەگەڵێ قەسعەکەی خۆیانە دۆزن و ئاگاتان لێبێ هەر شتێکم باس کرد من ئەبێ ئێوە جێبەجێیکەن کەوتم بە خەڵکی جێبەجێیکەن هەر شتێکی شموت بە خەڵکی دوورکەونەوە لەی تەرکیکەن ئەبێ ئێوە پێش خەڵک تەکتان کردبێت. ئەمە خاڵێکی تر کە زۆر گرنگ و مهمە ئەم هەموو ئەجرەکە هەیە ئەمە لە سونەت هەیە ئەی ئەبێ نوێژی جومعە خۆی چ ئەجر و پاداشت و گەورەیەتیەکی هەبێت چ فەضڵێک خوای گەورە بیا بە ئینسان ئەمە لە سونەتەکانی هەیەتی ئاوایە. بەڵام ئەوەمان لەبیر نەچێ ئەم فەضڵ و بەرەکەت و خەیرە بۆ ئەو کەسانەیە کە ئاگامان لێبێ دڵی ئەم ئینسانانە ساغ بوو بێتەوە بۆ خوای گەورە حرامی تیان نەبێت خۆشەویستی حرامی تیان نەبێت خۆشەویستی کەسێکی تیان نەبێت کە خۆیان خۆش ناوێ قیامەتی خۆیان خۆش ناوێ بەهەشتی خۆیان خۆش ناوێ حەڵاڵی خۆیان خۆش ناوێ ڕقیان لە حرام نییە هەر ئەوەندی ئینسانەکە بڵێ ئیماندار لەوانەیە ئەمانە خەڵک زۆر بیکە بەڵام خوای پەروەردگار ئاگادارمان نەکاتەوە ئەمە بۆ ئەهلی ئیخلاسە بۆ ئەهلی تەوحیدە چونکی قورئانە فەرمێ وما يؤمن أكثرهم بالله إلا وهم مشركون فەرموویە زۆرێک لەوانە هەیە کە ئیمان هێنن زۆر لەوانە ئیمانیان نەهێناوە ئللا کە ئیمانی هێناوە لەگەڵ ئیمانەکانە شیرک هەیە بۆیە بێ خاڵی یەکەم ئینسان لە شیرکی گەورە و بچووک ئینسان خۆی پاپکاتەوە خاوێن بێ لە کوفری گەورە و بچووک ئینسان خۆی خاوێن بکە لە نیفاقی گەورە و بچووک ئینسان خۆی پاکاتەوە دووڕوو نەبێت دەغەڵ نەبێت منافق نەبێت پەناو خۆی لەمانە
وا بێ دڵی ئەوەی کە خوا ئەیەوێت ئەمری پێ کردووە لای خوا پەسەندە ئەمە لە دڵیا بێ ئەوەیشی خوا بە حرامی داناوە دۆستی خوانیە دوژمنی خوایە نابێ ئەم ئینسانە لە دڵیا هەبێ ئەگەر ئەمانەی هەبێ یا پەنا بەخوا نەواقیضی ئیمانی هەبێ با ئەم عیبادەتانیش بکە ئەگەر نەواقیضی ئیمان هەبێ یا ئەوانەی هەبێ لە دڵا پەنا بەخوا ئەوە پەنا بەخوا ئەم ئەجرشی لە دەستدا ئەکەوێ و ئەجرەکانی تریشی مامۆستا دوا پرسیارم حەز دەکەم بە کورتی باسی ئەوم بۆ بکەی کاتێ موسڵمان بە پێ دەڕوا بۆ مزگەوت ئەو دوعایە ئەو زیکرێک کە پێویستە بەردەوام لە ڕێگا بخوێنە تا دەگاتەوێ چ زیکرێک باشترینە؟ زیکری چوون بۆ مزگەوت چەند جۆرێکیان هەیە یەکێک لە جۆرانە ئەوەیە ئەگەر بە تەواوی لە بیرم ما بێ فەرمێ اللهم اجعل في قلبي نورا وفي بصري نورا وعن يميني نورا وعن شمالي نورا وفوقي نورا وتحتي نورا وأمامي نورا وخلفي نورا واجعل لي نورا با لفظي تريش هاتوها زيادة لم لفظيتي باشا أم دعاء بخوينه وبدم صلوات وذكر أمانة وبرو أما بخوينه دعاء أو ذكر كان يتريش لو ذكرانا دعاء لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء صلوات دانيج أفضل صلوات دانيج لسر پیغمبر صلى الله عليه وسلم هم ذكر كان بلان بتايبتي أما يتشك لوانا آماده بكرة لا استغفارش سيد الاستغفار هي كبيغمبر فرمي إنسان أجر دعاء سيد الاستغفار بخوانه لبيانية تا إيوارا مرت خوي جوري لجناها كاني خوجه أجر إيوارا خوان دي تا بياني يقيني هبو سيد الاستغفار ما بستد كامل بمصابوي بينران سيد الاستغفار أو دعاء اللهم أنت ربي لا إله إلا أنت وأنا عبدك وأنا على عهدك ووعدك ما استطعت أعوذ بك من شر ما صنعت أبوء لك بنعمتك علي وأبوء بذنبي فاغفر لي فإنه لا يغفر الذنوب إلا أنت زۆر سپاس مامۆستا گیان سلامت يا أخو مندوبان کردی جزاك الله زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا عوسمان ئەحمەد زانای ئاینی کە بڕۆ میوانمان بوو سپاس بۆ بینەران و بیسەرانی ئازیز و خۆشەویستیش کە ئەمڕۆ لە بەرنامەی بەفەڕ لەگەڵ ئێمەدا بوون ئازیزان و خۆشەویستان بەخوای بەرز و مەزنتان دەسپێرین تاوەکو دیدار هەمیشە شاد و سەرفراز و سەرکەوتوو بن خواتان لەگەڵ